دێتەوە ئەو کاتەوە کە ڕاستی بە قورئانی پیرۆز ئاشنا بوویمە. لەو کاتێک کە تەمەنم 8 ساڵی بووە بە فەزلی خوای گەورە لەبەرەوەی لە بنەماڵەیەک بوویمە ئەلحەمدولیلا کە من کچکەی ئەو بنەماڵە بووم. برا گەورەکانم زیاتر هانیان دایمە بە پابەند بوون بە دین و ئاوێتەبوون لەگەڵ قورئانی پیرۆز. ئیتر لە 8 ساڵیەوە بە فەزلی خوای گەورە قورئانم ختم کردیە. لەو کاتەڕە هەر خەریک بوویمە لە خزمەتی قورئانی پیرۆزدا هەتاوەکو کاتێکەوە ئینسان دەگاتە تەمەنێک لە حدودی 18 ساڵی زیاتر وەکو لایەنی فکر و بیر و باوەڕ و عەقیدە دادەمەزرێ. لەو کاتەڕە زیاتر بڕیارمدا کە لە خزمەتی ئەو قورئانەدا بژیم و هەتاوەکو ئەو کاتێ ئەو ڕوحەی کە خوای گەورە پێی سپاردینە تەسلیمی دەکەین. زیاتر ئینسان لە حدودی 18 ساڵ لەو کاتێکە بزات ئەو کاتێک کە چووم لە بۆ کولیە لەو کاتەدا ینی ئەلحەمدولیلا وەکو سەرەتاش وەکو بنەماڵە لەخوا بە براکانم زیاتر هانیان دایمە کە پابەند بووم بە خۆڕەوشتی ئیسلام و بە نوێژ و بە عیباداتەکان. بەڵام وەکو باڵم بیر و ڕا و فکر و تەسەوڕ و وەرگرتنی وەکو مەبدەئێک زیاتر بەسەراحەت لەو قۆناغەی کە چووم لە بۆ کولیە بە فەزلی خوای گەورە ئاشنا بووم بە چەند برایەک لەوێندەرێ. ئەو کاتە ئەوان زیاتر هانیاندام ئەو ئیسلامە بەو شێوەیە وەکو مەبدەئێک کە خەمخۆری بم هەڵی بگرم لە خۆمی بینمەدی و هەروها دەعوە و بانگەوازی لە بۆ بکەم. قورئانی پیرۆز بە گشتی بەڕاستی هەموو ئاەتەکانی یەک مستەوایە سبحان الله هەنی لە کە بە بسم الله الرحمن الرحیم سوورەتی الفاتحە دەست پێ دەکا بە ئەناس لە سوورەتی ئەناس کۆتایی پێدێ لەبەرەوەی هەر هەمووی کەلامی رب العالمینە ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا. ان كلام غير الله تعالى سبحانه وتعالى تماشا كتابك دنسرتوا لسرتاي حتى كوتاك بنفسي قوته بنفسي بابلي قسيق لسرتاي كيد كان وراستي لوانيه عكسكي ياخذ شوازي شي ترباز بكاتن لا لزيغاك كانت بلا كلام رب العالمين وانيه ئەو سی جزء قورئانە وەکوتما لە سەرەتادا هەتا کۆتایی هەمان قووەتە هەمان بەلاغەتە پڕمانایە ئیتر هەر ئاەتێک بیری بەڵام وەکو دیارە ینی هەندێک ئاەت لە هەندێک ئاەت زیاتر کاریگەری لەسەر خودێک هەیە و جیاواز لەگەڵ خودێکی تر وایخود هەندێک کات هەیە زیاتر ئەو ئاەتە کاریگەری لەسەر هەبوو بەدەنجی قاریئێک کاتێکەوە بیستیتت کاریگەری زیاتر بووە. فعلا قورئانی پیرۆز هەمووی کاریگەری هەیە بەڵام بەتایبەتی ما بڵێن بەنسبەت خۆم کە باسی بکەم کاتێکەوە ئەو ئاتە دەبیستی بە سەوتێکی خۆش بە تایبەتی مەسەڵەن سەوتی منشاوی کە بە حقەتەوە هەر لەو سەرتایە خۆم ناسیوە هەتاکو ئێستاش بەڕاستی زۆر سەرسام بە دەنجوی ڕەحمەتی خوای لێ خوای گەورە قەبری پڕی نور بکە. کاتێکەوە ئاەتی سوورەتی الحەشر دەخوێنێت لەو ئەنزەلنا هذا القورئان على جبل. ئیتر عەجیبە ینی ئەگەر بیری لێ بکەیتەوە لەگەڵی بژێی لەو ئەنزەلنا هذا القورئان على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. ئەین چیایەک بە گەوراتی خۆی بە خۆڕاگری خۆی ئەگەر بێت و قورئانی لۆ دابەزی وایە و ئەو فەهمەی پێبەخشرا بە و ئیدراکە پێبەخشرا بە وەکو ئینسان مکەلەف بە چی لێ بەسەردەهات لرأيته خاشعا متصدعا من خشية الله. بەڕاستی دەلەرزی و هەروەها ملکەتی لۆ پەیدا دەبوو لە ترسی الله تعالى سبحانه وتعالى. ئیترەوە یەک لەو ئاەتانێکەوە بەڕاستی زۆر کاریگەری لەسەر دوور دەروون هەیە لەو کاتێک کە ئینسان تەواو خۆی یەکلا دەکاتەوە بابنی هەموو مەشاغیلەکان لە مێش خۆی دەردەینی و گوێی لێ ڕادێک فعلا زۆر کاریگەری لەسەرم هەبوو لەسەر زۆر بە مسلمانان شار بەو شێوەیە. و هەروەها ئاەتی تر لە بۆ نمونە خوای گەورە سبحانه وتعالى کاتێکەوە تەکلیفمان لێ دەکا ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. خوای گەورە سبحانه وتعالى فەرمانمان پێ دەکات طبعا لە سەرەتادا فەرمانەکە موجهە لە بۆ شخصی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دواییش هەموو ئەو کەسانی کەوە ئیمانیان بە قورئانی پیرۆز هەیە ئیمانیان بە شوێنکەوتەی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم مکەلەفە ادعو إلى سبيل ربك دعوە بکە و بانگاواز بکە لە بۆ ڕێبازی پەروەردگارت بالحكمة والموعظة الحسنة. ويأخذ وەکو لە سوورەتی یوسف خوای گەورە دەفەرمی کەوە پیغمبر صلى الله عليه وسلم بوشو إعلان بك قل هذه سبيلي أدعو إلى الله قل هذه سبيلي أدعو إلى الله بوشوي أو الربازي منه ولا بولا إخواي جورش خلشي بانك دكم على بصيرش طبعا دبي ببصيره ببرساو روشني بي وأنا هموي آتنو هموي
ئەو کەسێکەوە مسلمانە و ئیمانی بە قورئانی پیرۆزەوە شوێن کەوتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وای لێ کەکەوە هەست بە مەسئولیەت سەرشانی خۆی بکە پێویستە ئەو پەیامە هەڵگری بی و هەروها بیگەینی تر بەو شێوەیە دیارەکە ئێمە باز لە خوێندنەوەی قورئانی پیرۆز دەکەین باز لە حیفزی قورئانی پیرۆز دەکەین بەڵام حقیقەتەن هەر ئەوەندە کافی نییە وەکو مەسئولیەت سەرشانمان وەکو واجبمان بەرامبەر بە قورئانی پیرۆز بەڵکو هەدەفی سەرەکی لە قورئانی پیرۆز کاتێکەوە دابەزیە بریتە لە جێبەجێکردنی پێویستە وەکو خۆڕەوشتەکانمان بەڕاستی ڕنگدانەوەی خۆڕۆشتی قورئان بی بالفعل وەکو دایکمانە عایشە خوای لە ڕاز لە وەصفی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت کان خولقه القورئان بەڕاستی خۆڕەوشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانی پیرۆز بوو و کارپێکردنی قورئانی پیرۆز لە چەندین ئاەت خوای گەورە فەرمانی پێکردینە بەڵکو ئەگەر کەسێک کاتێکەوە قورئان دەخوێنیتەوە کاتێکەوە قورئان تێی دەگا کە واجبی سەرشانمانە هەوڵ بدەین بیخوێنینەوە لێی شارەزاوین تێی بگەین ئەگەر بێت و نەیکاتە عەمەل ئەوە لەو حاڵەتەی قورئانێک دەبتە حوجە لەسەری نابتە حوجە لەبۆی کەواتە قورئان ڕۆژی قیامەت شکایەتی لێ دەکا خوا پەناماندا یا ڕەبی ئیتر زۆر زەرورە بەڕاستی هەدەفی سەرەکی و مەقسەدی کۆتایی لە قورئانی پیرۆز کارپێکردنە ئەوجا لە خۆڕەوشتت لە تەعاملی ڕۆژانەت و هەروەها لە هەڵسوکەوتت لەگەڵ هەموو کەسێک و لە قەدەر مەسئولیەت و هەروەها لە قەدەر دەسەڵاتی خۆت لەسەر خۆتی تەطبیق بکەیت لەسەر عائیلە و بنەماڵە و خێزانەکەت و لە قەدەر مەسئولیەتەکەت لە فەرمانگەیەکی لە با بڵێن جومگەیەکی دەسەڵاتی هەر یەک لە ئێمە بەڕاستی واجبی سەرشانمانە قورئان پیادە بکەین کە بە تەئکیدیش پیادەکردنی قورئانی پیرۆز لە ژیانی ڕۆژانەماندا چ لەسەر مستەوای تاک و فەردێک یان لە مستەوای ئوسرە و خێزانێک یان لە مستەوای دەوڵەت و وڵاتێکدا بە تەئکید مای بەختەوەری دنیا و قیامەت فعلا قورئانی پیرۆز بە حکمەوەی کەوا لە مانجی ڕەمەزاندا دابەزێ وەکو خوای گەورە باسی دەکاتن شهر رمضان الذي أنزل فيه القرآن وزانان أصلا لبيش زاناش پیغمبر صلى الله عليه وسلم فعلا أو گرنجيي كوكو خوينو مراجعي قرآني بيروز لقل جبريل كرديتي لرمضان زياواستر ولوي كوالا غير رمضان وعلماء زوربي زانايان لمانجي رمضان دا فعلا زوربي خريق بونكاني خويان ولا نايو بسرچي خريج قرآني بيروز بوينا بەڵام مانای ئەوە نییە کەوە لە غەیری مانجی ڕەمەزان ئێمە واز لە قورئان بینی بەڕاستی ئەوە خراپ حاڵی بوونیەکە لە قورئانی پیرۆز و تێنەگەیشتنە لەو مەبەستەیەکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فعلا زیاتر ئیحتیمام پێدایە لە مانجی ڕەمەزان بەڵام لە غەیری مانجی ڕەمەزان ئێمە مکەلەفین لە هەر 12 مانگ قورئانی پیرۆز بخوێنین لە هەر 12 مانگ قورئانی پیرۆز جێبەجێ بکەین و هەموو کارێکیش لە ئیسلامدا بە تایبەتی مەسەلەی قورئان کەوە با بڵێن کاری سەرەکی هەموو مسلمانێک کە پێویستە لە هەموو کاتێکدا جێبەجێ بکە پێویست بە ئیستقامە هەیە خير أحب الأعمال إلى الله أدومها وإن قل وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت چاکترین و خۆشەویستترین کردووە لای رب العالمین ئەوەیەکەوە بەردەوام بی لەسەر شتێک ئەگەر کەمیش بی کەواتە بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیە زۆربەی مسلمانان فعلا بەس لە مانجی ڕەمەزاندا خەریکی ختمی قورئان و خوێندنەوەی قورئان پیرۆزن لە غەیری مانجی ڕەمەزان وازی لێدێن جاری وا هەیە فعلا ساڵ دەسوڕێتەوە هەتا وەکو دەگاتەوە ڕەمەزان لاپەڕێک لە قورئان ناخوێنی یاخود بشخوێنیتەوە کەمی لێ دەخوێنیتەوە کە بەڕاستیەوە جەفایە وشتیە بەرامبەر بە قورئانی پیرۆز کەوە بەحەقەت ئەوە سونەت و سیرەی پێغەمبەر نەبووە صلی الله علیه وسلم ئەوە ڕێوشوونی عولەما نەبووە ڕەحمەتی خۆیان لێ بیتن لێ پێویستە گرنجیدانمان بە قورئانی پیرۆز لە مانجی ڕەمەزان پێویستە بەردەوامی تێدابی ئەگەر بە نەفسی قووەتیش نەبی بەڵام پێویستە حەدی ئەدنا یعنی عولەما کە باز لە قورئان پیرۆز دەکەن پێویستە دەفەرمون بەلای کەمی مانجی ختمەک بکە ئەوە حەدی ئەدنایە بەلای کەمی هەندێک لە عولەما دەڵێن هەتا 40 ڕۆژێش ڕێی تێدەچی بەڵام ناکرێ وازی لێ بینی مانگت بەسەدا بسوڕێتەوە جوزئێکی قورئان نەخوێنی و بەڕاستیەوە دەفەرمون وەکو ابن القیم ڕەحمەتوڵڵی عەلەیهی دەفەرمێت لەوانەیە جۆرێک بی لە جۆرەکانی هەجر کە پێغەمبەر صلی الله علیه وسلم شەکوا لە ئومەتەکەی دەکا ئین قەومی اتەخەذوا هذا القورئان مەهجوورا بەڕاستی فەزلی خوایە الحەمدولله لەگەڵی کردینە الحەمدولله الذي هدانا قورئان هەموو ژیانی پێبەخشینە قورئان بەڕاستی یعنی سەعادەت و بەختەوەری قورئان واتە دیتنەوەی ڕێگا قورئان واتە خواناسی قورئان واتە خۆناسی یعنی فعلا بەبێ قورئان ژیان هیچ مانایەکی نییە بەبێ قورئان ژیان تاریکە و یەقینیشم وایە هەر ئەو قورئانەیە ناو قەبریشمان لۆ ڕۆشن دەکاتەوە یەقینیشم وایە هەر ئەو قورئانەیە
قبر و قیامەتیشمان و هەروە تکاکاریشمانە لە قیامەت ئیتر قورئان هەموو ژیانە بەڕاستی